بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. دعوة كارم لفروديار طاعات وعبادتي أمر رومانش إن شاء الله بخاطر ستر أبو شاك كان مان نهمولا يكمان وريب قري إن شاء الله. أشيني خزمتي أبي كري كعب رضا ورحمتي خوالي به هيك كلا صحابة الرز دار كان كجمع قرآني بيقرأ وبيغمري خوا صلى الله عليه وسلم زور اعتمادي كردو لسري روجك ديت خزمتي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي بيغمري خوا دعايكي تايبتم فيركة تايبت بيغمري خواش صلى الله عليه وسلم فرمي علمني دعاء بيغمري خواش صلى الله عليه وسلم فرمي قال اللهم قل اللهم لا تحرمني بركة مما أعطيتني ولا تفتني فيما أحرمتني. فرمووی دوعا بکە ئەی کەعب ئەی ئوبەی کوڕی کەعب بفرمێ بڵێ خوایە گیان ئەوەی کە پێمت بەخشیوە لە بەرەکەتەکەی بێبەشم مەکە لە بەرەکەتەکەی بێبەشم مەکە ئەوەیشی کە نەتبەخشیوە پێم خوایە تاقیم مەکەرەوە پێی واتە تاقیم مەکەرەوە پێی. ئەمە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوامان لێکە لە هەردووگی کە هەم ئەوەی کە دایە پێمان خوای پەروەردگار بێبەشمان نەکا یعنی لە بەرەکەتەکەی ئەوەیشی کە نەیداوە پێمان تاقیمان نەکاتەوە بەوە تووشی مصیبەتێک بین. خوای گەورە ڕەحمان لێ بکە عاقبەت خێرمان بکا و ئەوەی دایە پێمان زیات و بەرەکەتی تێبخا ئەوەشی نەیداوە دیارە خێر و بەرەکەتی خۆی تایە. یا ڕەبی خوایە لێ تەپاڕێنەوە لە گوناحەکانمان خۆش بێ و صلی الله علی محەممەد